دێنم لەگەڵ خۆمەی تەقێنمەوە ئەمنە و کەسم کە خەڵکە ترسم دێمەوە ئێستا هاتووم و گولا ئەنیێمە سەرتەوە تۆ پێت وایە تۆ کەی بۆ ماڵت ڕاکەوە ئەمنە و کوردەم کە کورد پێی ئەڵێن بەس ئەوە کاتێ ڕەپە کا ڕۆژی دوژمنی بەخشەوە میکرۆفۆنم پێشمە دەست دوژمنی بێخەوە تۆش وەک هیرێکی پێویستیە بە ڕەوڕەوە منم کە تاریخە نووسێ لەسەر ئەمریکا چون غەیری ئەمما هیچم نییە وەکو زیرە تۆش لە ماڵت دانیشتووی و قسە کۆتەیە بەس لەبەر ڕەزیلی خۆشت لە هیپۆپ نایە بەڵام من نامرم هەتاکو دنیایە هەتاکو لاوی کوردەڵێن دەستە پاشایە منم ڕەپی نیشانتان نەدەم کە وایە داستانەکەم دەستی پێکرد و دوای نایە